ئەمریکا وڵاتی تاوانەکان. مانەوە لە ئەمریکا یان گەشتێک بۆ وڵاتە خەونی زۆرێک لە خەڵکانی نائەمریکیە. زۆر جار لە خەیاڵیاندا بە وڵاتی خۆشگوزەرانی و دوور لە تۆند و تێژی و یەکسانی وێ ناکراوە. بەڵام ئایا ڕاستیەکەی ئەوەیە؟ And that's happening. It's going to be a beautiful ballroom. This is really a lot of people, most I've ever seen in this room. سەرۆکی ئەمریکا پلانی خۆی بۆ کۆنتڕۆڵکردنی ئاسایشی واشنگتن دیسی ڕاگەیاند و هۆکارەکەشی بۆ زیادبوونی تاوانەکان گەڕاندەوە. دیموکراتەکانیش دەڵێن تاوانەکان کەمیان کردووە. لە کاردانەوەی پلانەکەی ترامپ سەرۆکی شارەوانی واشنگتن دیسی کە سەر بە دیموکراتەکانە ڕایگەیاند لە 7 مانگی یەکەمی ئەم ساڵ تاوانەکانی توند و تیژی بەرامبەر بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو با ڕێژەی لە 26 کەمی کردووە. ڕێژەی تاوانە جۆرا و جۆرەکانیش نزیکەی لە 7 کەمی کردووە. ئەم وڵاتە کە لەسەر تەختی دەسەڵات و گەورەی جیهان دانیشتووە وەکەم وڵاتانی تر بەدەست کێشەوە دەناڵێنێت. بەرزبوونەوەی ڕێژەی تاوانەکان یەکێکە لەو پرسە گرنگانەی کە دەسەڵاتداران و دانیشتوانی ئەمریکای تووشی کێشە کردووە بە پشت بەستن بە راپۆرتەکانی FBI و سەرچاوە فەرمیەکانی دیکەی حکومەت کە ماڵپەڕی پرۆپێرت کڵب لە واشنگتنەوە بڵاوی کردوێتەوە. لە نێوان ساڵانی 2020 بۆ ساڵی 2022 ئالاسکا لە پێشەنگی ویلایەتە ترسناکەکانی ئەو وڵاتەدا بووە کە دانیشتوانەکەی کەمترە لە 737,000 کەس، بەڵام لە هەر 1000 کەسێکدا نزیکەی 40 تاوانبار هەبووە کە دەست درێژی سێکسی باوترین تاوان بووە. لە ڕیزبەندیەکەدانی و مەکسیکۆ بەردەوام لە ڕیزبەندی توند و تیژترین ویلایەتەکاندایە. لە ساڵی 2021دا زیاتر لە 12,000 تاوانی توند و تیژی و زیاتر لە 2,000 تاوانی دزی بەخۆیەوە بینیوە. ویلایەتی تێنسی سێم مەترسیدارترین ویلایەتە، 6,975,000 کەسی تێدایە. ڕێژەی تاوانەکان لە هەر 1000 کەسێکدا 31.65 کەسە. شاری مەمفیس و ناشڤیل توند و تیژترین شارەکانی ئەو ویلایەتەن بە پێی و ئامارانی کە وەزارەتی داد پێش دەست بەکاربوونی ترامپ وەک سەرۆک بڵاوی کردەوە. ڕێژەی تاوانەکان لە واشنگتن دیسی لە 30 ساڵی ڕابردوودا لە نزمترین ئازدا بووە. ئەیکەواتە ترامپ بۆ شارەکەی خستە ژێر کۆنتڕۆڵی فیدراڵی کار بەدەستێکی گۆشتی سپی ئاشکرای کردووە. هێرشێکی توند و تیژانە بۆ سەر کارمەندێکی ئیدارەی ترامپ سەرۆکی ئەمریکای تووڕا کردووە. پلانی کۆنتڕۆڵکردنی دۆخی ئەمنی شارەکەی داوە. لە نێو ڕیزبەندیەکانی زۆری تاوانەکان لە ئەمریکا واشنگتن جێی باز نییە، بەڵام ئەوەی ترامپی گەیاند بەو بڕیارە ناکۆکیەکانێتی لەگەڵ ئیدارەی شارەکە یان بەڕاستی تاوانەکان زۆرن.